وتم کاکە ڕاستیەکەمان پێ بڵێن ئەگەر ماوە با بزانین ئەگەر نەژماوە هەر با بزانین وتیان وەڵێ نەماوە خۆتان خۆش بن ئەیتر لە سەرکەوتنەوە ئەوەنەی نەماوە بگاتە بان پێی خزاوە کەوتو لەبەردەم پزیشکی دادی سلێمانی کەمەیەک بەر لە ئێستا تەرمی ئەو شاخەوانی کە ئەمڕۆ لە شاخی پیرەمەگرون کەوتە خوارەوە گەشتە پزیشکی دادی سلێمانی من لێرە لە بەردەمی پزیشکی دادی سلێمانی خاڵی ئەو شاخەوانم لەگەڵا سڵاو لێ بە قوربان گەر باسی ئەوم بۆکەی ئێوە چۆن ئاگادار کراون لەسەر بڵاومان بۆ کرا لە کاتی نوێژی ئەسرا تەلەفۆنێکمان بۆ کراوتیان کاکە تۆ فڵان کەسی تۆ سەبووری وتم بڵێ تۆ چی دیاکۆی وتم خاڵیم وتی ئەزانی لەکوێیە وتم ناوەڵا نازانم لەکوێیە وەڵا بۆ شاخەوانی چووە و لە شاخەوانی شەڵ دێراوە ئەوتم چار چی بکەین چی نەکەین وەزعی وتی وەڵاهی ناتوانم پێ بدەم گریا دای دەستێکێکی تر وتم کاکە ڕاستیەکەمان پێ بڵێن ئەگەر ماوە با بزانین ئەگەر نەژماوە هەر با بزانین وتیان وەڵێ نەماوە خۆتان خۆش بن وایە ئێمەش لەوێ لە کەرکووکەوە کەس و کار هەموو هاتین و شارەزاش نەبووین بەخوا هەتا چوین ئێوەمان دۆزیەوە و سەرکەوتین بۆ سەریانگای زێوێ ئەوەی توانیمان بە سیارە ڕۆیشتین لەوە دوایتر وتیان و سیاری دەبڵی نەبێ ناتوانێت سەرکەوێت لەوێ سیارەمان ڕاگرت و بەپێ گەلێ ڕۆیشتین شورتەکان وتیان کاکە ئێوە لاسن دیارە ناتوانن لەوە زیاتر نایلن خەڵک بڕە ئێوە بڕۆ نەبێ هینێک بێ لیژنێک بێ فقەیەک بێ ئێوەش نزاددا ئێمە لەوێ ئاسایش هەیە لەوێ شورتە هەیە لەوێ شاخەوانەکان خۆیان لەوێ فریاگوزاری هەیە ئێمە دەریەکەین و دەهێنین و تەسلیمتان نەکەین کاکە والحاصل ئێمە ئیتر گەڕاینەوە مزگەوتێکە بوو لە زەوێ چوینە مزگەوتەکە و چاوەڕێمان کرد تقریبا 6 ساعتیان پێ چووەتە دەریان کرد شوێنەکەی سەخت بوو هاوڕەکانی سەیرانگای زێوێ چوونە سەیرانگای زێوێ لەوێەوە سیارەکانیان ڕاگرتووە بە پێ دابەزیون بۆ خوارەوە دابەزیون چوونە بۆ خۆیان سەیرانی خۆیان کردو دوایی گەڕاونەتەوە سەر بکەونەوە بێنەوە لای سیارەکان ئیتر لە سەرکەوتنەوە ئەوەنەی نەماوە بگاتە بان پێی خزاوە کەوتو هەتا دۆڵەکە چۆتە خوارەوە ئەو هاوڕێی کە لەگەڵی بووە ئەوش بریندار بووە و دۆخی تەندروستی ئەوان ئەو دوانی کە لەگەڵی بوون 6 کەس بوون دوانیان ویستیان فریای بکەون ئەوان یەکێکیان قاتی وتیان قاتی شکا و یەکیانیش کەوت بلوتی شکا بوو ئەوان زووتر گەیاندرا بۆ خستخانە نەکەوت بوونە خوارەوە ئەوان هیچیان بۆ نەکرابوو ویستیان بەڵام ئەوانیش کەوت بوون بەڵام زووتر ئەوانیان دەرکرد بوو ئەوان باشە الحەمدوللا وەزیان باشە و نەمردون و لەخوا بە زیاد بێ ئەوان باشن بەس یەکیان قاتی شکا و یەکیان وتیان لوتی شکاوە 6 شاخەوان بوون ئەو گروپی ئەوان 6 کەس بوون بەڵێ دەست خۆش بەڵێ ئەمە وتەی خاڵی ئەو شاخەوانە بوو کە ئەمڕۆ لە شاخی پیرەمەگرون کەوتە خوارەوە دیارە حاڵەتەکە بۆ جۆرە بۆ ئەمان بەرەبەیانی ئەمڕۆ هەینی لە کاتی سەرکەوتندا گەیشتونەتە لوتکەی چیاکە بەڵام لە کاتی هاتنە خوارەوەیە لە ئاستی بەردەسپی لە کاتژمێر 2 پاژنیۆڕۆ بەدواوە خزاوە کەوتۆتە خوارەوە لە ئێستادا تەرمەکەی گەیشتۆتە پزیشکی دادی سلێمانی و توێکاری بۆ دەکرێت دواتر ڕادستی کەسوکاری ئەکرێتەوە.